جەژنی نەورۆز و بنەچە مێژوویەکەی لەگەڵمان بن بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە گرنگە. هەموو ساڵێک کە نەورۆز دێت لە کتەچیدا کۆمەڵێ بۆچوونی جیاواز لە ناو کۆمەڵگەی کوردیدا دێتە ئاراوە. بۆچوونەکان جیاوازن، بەڵام لە دەرەوەی قسە و قسەڵۆکدا ئەم جەژنە چییە و لەکوێوە هاتووە؟ وەڵام دانەوەی ئەم پرسیارە ڕاستە، بۆ کورد زۆر گرنگە، بەڵام بۆ بەشێکی گەورەی جیهانیش گرنگە، لەبەرەوەی ئەم جەژنە بە میلیۆنان خەڵک لە جیهاندا ئاهەنگی تێدا دەژێڕن، هەر لە رووسیاوە تاوەکو ئەفغانستان، تاجیکستان و قیرقستان و ئازربایجان و چەندین وڵاتی تر ئاهەنگ دەگێڕن. بە شێوەیەک لە هەندێکیاندا پشووی گشتیش ڕادەگەێنرێت. ئێمە ئەمڕۆ لەم بەرنامەیەدا هەوڵ دەدەین هەنگاو بە هەنگاو لە بنەچە و مێژووی ئەم جەژنە گرنگە تێبگەین. هیچ گومان لەوەدا نییە جەژنی نەورۆز یەکێکە لە جەژنە گرنگەکان بۆ نەتەوەی کورد. سەرڕای گرنگی جەژنەکە وەک ئاماژەمان پێکرد هەموو ساڵێک هەندێ مشت و مڕی سیر لە تەکیدا دێتەکایەوە. گەر بە تۆڕە کۆمەڵایەتیە کوردیەکاندا بگەڕین ئەوە چەند بابەتێکی سەرەکی دەبینین. یەکێک دەڵێت کاوە فارس بۆ و ئەژدەهاک کورد، یەکێکی تر دەڵێت جەژنێکی کوردی ڕەسەنە، هەندێک دەڵێن جەژنی کورد نییە و هی فارسە، هەندێک دەڵێن ئێمە موسڵمانین نەورۆز جەژنی ئێمە نییە. چەندین بۆچوونی تری هاوشێوە دەدرێت. بەگشتی بۆچوونی کورد هاوشێوەی هەلومەرجی سیاسی خۆی دابەش بوو پەردەوازێ. بەڵام ئەگەر جیهانی کوردی بەجێ بهێڵیت و بچیتە جیهانی فارسیەوە ئەوە دەنگێکی زۆر زوڵاڵ و ڕوون دەبینیت کە دەڵێت ئەم جەژنە هی فارس و ئێرانی و هی سەردەمی ئەخمینیەکانە و تەنانەت بۆ دڵنیاکردنەوەی ئەوەی کە جەژنەکەی ئەوانە دەڵێن ناوەکەشی نەورۆزە کە فارسیە. ئەمە بۆچوونی ئێرانیەکانە. بەڵام ئەگەر سەیری دەستگا ئەوروپیەکانیش بکەین زۆر جیاواز نین. بۆ نمونە دەستگایەکی وەک BBC و ئینسایکلۆپیدیای بەریتانی کە میلیۆنان خەڵک لە جیهاندا شتەکانیان دەخوێننەوە پوختەی قسەکانیان سەبارەت نەورۆز بەم شێوەیە: نەورۆز زۆر کاریگەری کولتوری ئێرانی و زەردەشتی لەسەر و بە کورتی بنەچەی جەژنەکە پەیوەستە بە فارس و ئێرانیەوە. بەگشتی لە ناو دەستگا ئەکادیمیە جیهانیەکاندا بنەچە و مێژووی ئەم جەژنە هەرگیز خانەی ئێرانی و فارسی بەجێ نێشتووە. بەڵام ئەوەی کە ئاشنای مێژووی ئەم ناوچەیە بێ دەزانێت کە فارس و ئێرانی بە بەراورد مێژووی دەوڵەمەندی ئەم ناوچەیە دوێنێ. بۆ نمونە سۆمەریەکان 5,000 ساڵ لەمەوبەر نووسینیان داهێنا، هوریەکان نزیکی 4,000 ساڵ لەمەوبەر نۆتەی مۆسیقیان نووسیوە. لەبەرەوە گرنگە بزانین سەرچاوە دێرینەکان و شارستانیان دێرینەکان چیان لەسەر ئەم جەژنە گوتووە. بەڵام پێشەوەی ئەوە بکەین با بزانین کاتەکەی کاتی جەژنی نەورۆز بۆ کۆمەڵگەی دێرینی مرۆڤایەتی گرنگ بووە. بۆ ئەوەی لە بنەچەی جەژنەکە بگەین دەبێت بگەڕینەوە بۆ جیهانی دێرین. ئەم جەژنە چەند لایەنێکی هەیە کە پەیوەستە بە مرۆڤی سەرەتاییەوە. ڕۆژی 21 مانگی سێ لەو ڕۆژەدا ڕۆژ و شەو یەکسان دەبن. مرۆڤی کشتتوکاڵی سەرخاکی کوردستان کە دێرینترینە لە جیهاندا ئاگاداری ئەوە گۆڕانکاریە بوو. بەڵام لەوەش گرنگتر ئەوەیە کەم ڕۆژی بەهارە. بەهار بۆ سەرەتای شارستانیەتی مرۆڤایەتی زۆر گرنگ بووە. لە هەر شوێنێک بوو بیت بەهار کاتی زیادبوونی خۆراک بووە کە گەورەترین کێشەی مرۆڤی ڕابردوو
پەیداکردنی خۆراک بوو. بۆ ناوچە ساردەکانیش جگە لە زیادبوونی خۆراک سەرەتای نەمانی سەرما بووە کە ئەوەش دڵخۆشیێکی گەورە بوو و مرۆڤ بە شێوەیەکی خۆڕسکانە دەرکی بەو گۆڕانکاریە ئەرێنیە کردووە لە ژیانیدا. کەواتە ئەم ڕۆژە لە سەرەتای شارستانیەتدا مرۆڤی دڵخۆش کردووە لەبەر هەموو ئەو هۆکارانەی کە ئاماژەمان پێکرد. ئەو ڕاستیە لە ناو شارستیانەتە دێرینەکاندا دەرکی پێدەکرێت. سۆمەریەکان لە 21 مانگی سێدا جەژنیان گێڕاوە، واتە جەژنی سەری ساڵ لە مانگی سێدا شتێکی نوێ نییە و بۆ سەردەمی سۆمەری دەگەڕێتەوە. کەواتە جەژنەکە زۆر دێرینە و بە بەڵگەوە لە سەردەمی سۆمەری، واتە 5,000 ساڵ لەمەوبەر ئەم جەژنە کراوە. ئێمە پێش سۆمەریەکان واتە پێش 5,000 ساڵەوەبەر نووسینمان نییە، لەبەرەوە وردەکاری ژیانی خەڵک نازانین لەو سەردەمەدا، بەڵام دەشێت ئەم جەژنە هەزاران ساڵ پێش سۆمەریەکانیش کرابێت. ئەم جەژنە بەهۆی ئەو ڕەهەندە جیاوازانەی کە هەیبوو و ئاماژەمان پێکرد لە سەرەتای شارستانەتەوە بووە بە بەشێکی گرنگی ژیانی مرۆڤایەتی و بابەتی جیاوازیشی تێکەڵ کراوە. وەک بینیمان جەژنەکە لە بنەچەدا پەیوەستە بەوەی کە سەردەمی بوژانەوەی سروشت و نوێبوونەوەی ژیان و زۆری بەروبووم بووە، بەڵام لەگەڵ سەردەمدا چیرۆکی تری تێکەڵ بوو. بۆ نمونە ئەمڕۆ نەورۆز لە ناو کوردەواریدا بە شێوەیەکی سەرەکی بەسراوەتەوە بە کاوە زوحاک یان ئەژدەهاکەوە. بەپێی چیرۆکەکە لە ناو کووردا خەڵک جەژنەکە دەگەڕێننەوە بۆ لە ناوبردنی پاشایەکی زۆردار بە ناوی زوحاک. ئەفسانەکە دەڵێت کە زوحاک پاشایەکی زۆردار بووە کە دوومار بە ئازارەوە لە سەرشانی دروست بوون. بۆ کەمکردنەوەی ئازاری سەرشانی ڕۆژانە مۆخی مێشتی دوو لاو بە مارەکان دەدران. ئەو کەسەی کە بەرپرس بوو لە قوربانیدانی دوو لاوەکە تەنها یەکێک لە لاوەکانی دەکوشت و مۆخەکەی لەگەڵ مۆخی مەڕێکدا تێکەڵ دەکرد بە مەبەستی ڕزگارکردنی یەکێک لە لاوەکان. لەگەڵ زیادبوونی ناڕزاییدا بەرامبەر بە حکمی زوحاک کاوەی ئاسنگەر کە چەند کوڕێکی بەهۆی زوحاکەوە لە ناوچوو بوون بڕیاریدا کە بیکوژێت و کۆتایی پێبێنێت. کورد پێی وایە کە کاوە ئاگرێکی کردوتەوە وەک هێمایەک بۆ خەڵکەکە کە حکمی نادادوەری ئەژدەهاک کۆتایی هاتووە. لەبەرەوە کورد لە نەورۆزدا بە شاپڵیتەوە دەگەڕێت و ئاگر لەسەر چیاکان دەکاتەوە بۆ ئاهەنگێڕانی سەرکەوتن بەسەر زوحاکدا و لەو کاتەوە هەموو ساڵێک ئاهەنگی هەمان بۆنە دەگەڕن. وەک پێشتر ئاماژەمان پێکرد لە ناو دەستگا ئەکادیمیە جیهانیەکاندا مێژووی جەژنەکە دەگەڕێتەوە بۆ فارس و ئێرانی، بەڵام ئێمە بەڵگەی ڕوونمان قسەڕ کە لە ناو سۆمەریەکاندا ئەم جەژنە کراوە. پرسیارەکە ئەوەیە باشە ئێمە چۆن دڵنیابین ئەو جەژنی نەورۆزەی کە ئەمڕۆ دەیگێڕین هەر تەواوکەری ئەو جەژنەیە کە سۆمەریەکان گێڕایە. 5,000 ساڵ لەمەوبەر سۆمەریەکان هەمان جەژنیان بە ناوی زاگموک گێڕاوە کە ماناکەی دەبێتە سەرەتای ساڵ یان سەری ساڵ. بەپێی ئەوەی کە جەژنەکە پەیوەست بووە بە سروشتەوە دەشێت هەزاران ساڵ پێش ئەوانیش بێت. پرسیارەکە ئەوەیە باشە چی نەورۆزی ئەمڕۆ دەبەستێتەوە بە جەژنی زاگموکی سەری ساڵی سۆمەری؟ یەکێک لەو کەسانی کە ئاماژەی بەو ڕاستیە کردووە مێژونووسێکی کوردی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە. ئەو لە شارۆچکەی دینەوەری نزیکی کرماشان لە ساڵی 828 زاینیدا لەدایک بووە، واتە نزیکی 1200 ساڵ لەمەوبەر دینەوەری چیرۆکی نەورۆز دەبەستێتەوە بە سەرەتای شارستانێتی مرۆڤاتی و سەردەمی نوح و دوای لافاوەکە. ئەو سەرەتا دەڵێت کە یەکەم پادشا کە نەوەی نوح بوو و پاشایەتی دامەزراندووە و جەمی کوڕی یۆنجەهانی کوڕی ئەربەشاد بوو. ئەو جگەلەوەی کە پاشایەتی لەسەر گۆی زەوی دامەزراندووە هەر ئەویش نەورۆزی کردووە بە جەژن. دواتر ئەو دەڵێت لە سەردەمی ئەو پاشایەدا کە پاشایەتی و جەژنی نەورۆزی دانا مرۆڤ بە یەک زمان قسەی دەکرد، بەڵام دواتر زمانەکان لە یەکتر جودا بوونەوە و هەریەکە بە زمانی خۆی قسەی کرد. زانیاریەکانی ئەو بە شێوەی جیاواز لەلایەن مێژوونووسی ترەوە دووبارە کراوەتەوە.
دینەوەری شوێنەکە بە بابل ناو دەبات. ڵاب مەبەستی لە بابلی خوارەوە نییە، بەڵکو ناوچەیەک بووە کە زۆر دوور نەبووە لە چیای جوودی. نوێترین توێژینەوەی جیهانی دەڵێت ئەو بابلەی کە دەقا کۆنەکان ئاماژەی پێدەکەن لەسەرەوە بۆ لە کوردستان لە سوچی سنووری دەستکردی نێوان عێراق، سووریا و تورکیادا. ئەو چیرۆکەی کە دینەوەری ئاماژەی پێدەکات لە لافاوکە و جودابوونەوەی زمانەکان لە تەوراتدا وەک خۆی ئاماژەی پێکراوە. بەڵام پێش تەوراتیش لە نزیکی 5,000 ساڵ لەمەوبەر لە دەقی سۆمەریدا ئاماژە بە لافاوکە و جیابوونەوەی زمانەکان و سەرەتای شارستانیەت کراوە. ئەوەی مایی سەرنجە هەموو ئەم چیرۆکە سۆمەریە و ئەوەی لە تەوراتدایە و بەسراوە بە نەورۆزەوە نزیکی 400 ساڵ لەمەوبەر ئەولیا چەلەبی دەیبەستێتەوە بە سەرەتای شارستانیەت و دروستبوونی یەکەم پاشا و زمانی کوردیەوە. ئەو دەڵێت بە پێی مێژونوز مەقدیزی یەکەم شار کە دوای لافاوەکەی نوح دروست کراوە شاری جوودی بووە، ئەنجا قەڵای سەنجار و مەیفارقی. شاری جوودی لەلایەن مەلی کوردیم پاشای کوردان دروستکراوە کە سەر بە کۆمەڵگەی پێغەمبەر نوح بووە، پیاوێک کە بەلایانی کەمەوە 600 ساڵ ژیاوە و بە درێژایی و پانایی کوردستاندا گەڕاوە. کاتێک گەگەیشتۆتە مەیفارقین حەزی لە کەش و هەواکەی کردووە و لەوێ نیشتەجێ بووە و بەرەو مناڵێکی زۆری خزۆتەوە. ئەو زمانێکی لە خۆی داهێنا کە جودا بوو لە زمانی عیبری. ئەو زمانە نە عیبریە نە عەرەبی، نە فارسی نە دەری یان پەهلەویە. هێشتا پێی دەڵێن زمانی کوردیم، واتە کوردان. بەو جۆرە زمانی کوردی کە لە مەیفارقین داهێنرا و ئێستا لە هەموو کوردستاندا پێی دەدوێن ناوەکەی دەگەڕێتەوە بۆ مەلی کوردیم کە سەر بە خەڵکی نوح بووە. لەبەرەوەی کە کوردستان خاچێکی بێکۆتایی ڕقانی و چیاییە، بەلایانی کەمەوە بە 12 جۆری جیاوازی کوردی قسە دەکرێت کە لە گۆکردن و وشەسازیدا لە یەکتری جیاوازن. واتە چیرۆکی جودابوونەوەی زمانەکان لای سۆمەریەکان، چیرۆکی جودابوونەوەی زاراوە کوردیەکان و چیرۆکی یەکەم پاشای دوای لافاوەکە کە جەمە لای دینەوەری لای ئەولیا چەلەبی کوردانشایە و بەو جۆرە یەکێک لە ئەفسانەکانی دروستبوونی زمانی کوردی و نەتەوەکە هەر هەمان ئەوەی سۆمەریەکانە، بەڵام ناوەکان تۆزێک گۆڕاوە. جگە لەوەش باپیری ئەو کەسەی کە پادشایەتی دامەزراندووە و نەورۆزی کردووە بە جەژن کە ناوی ئەرپەشاد بووە، بەپێی هەندێک لە دەقا عیبریە دێرینەکان پاشایەکی ئەفسانەیی مادە. ئەوە جگە لەوەی کە ناوی کەرکووکیش ئەرپەشاد کە ئەمڕۆ کراوە بە عەرەفە یاخود ئەرەپە هەر بەسراوەتەوە بەو پاشایەوە. ئەوەی مایی سەرنجە ئەولیا چەلەبیش ناوی کەرکووک دەبەستێتەوە بە بەرەیەکی زوحاکەوە کە دیارە لە خەڵکی کەرکووکی ئەو سەردەمەی بیستووە. بە دڵنیایی ئەم ئەفسانە و چیرۆکە کۆنانە هەمووی یەکتری تەواو دەکەن. بەو جۆرە دینەوەری نزیکی 1200 ساڵ لەمەوبەر چیرۆکی دەستپێکردنی جەژنی نۆرۆز دەگەڕێنەوە بۆ سەردەمی سۆمەری بێ ئەوەی کە ناویان بە سۆمەری بهێنێت، لەبەرەوەی کە تا ئەو کاتە ناوەکان بیرچوو بووە. ئەوە جگە لەوەی کە هەمان چیرۆکی جیابوونەوەی زمانەکان و لافاوەکەی سۆمەریەکان باس دەکات کە دواتریش لە تەوراتدا باس کراوە. کەواتە شتێکی ڕوونە کە نزیکی 1200 ساڵ لەمەوبەر نەورۆز جەژنەکە گەڕێنراوەتەوە بۆ سەردەمی سۆمەری. بەڵام ئایا ئەم بەڵگەنامانەی کە ئێمە ئاماژەمان پێکرد بەسن بۆ ئەوەی کە نەورۆزی ئەمڕۆ بگەڕێنرێتەوە بۆ سەردەمی سۆمەری؟ گەر جەژنی نەورۆز و زاگموو یەک بن، دەبێت لەو نێوانەدا بەڵگەنامەی تر هەبێت کە ئەم پەیوەندیە دووپات بکەنەوە. دەنا هەوڵەکانمان لاواز دەبن و ناتوانن کە قەناعەتمان پێ بکەن. لە ڕاستیدا بابەتەکە تەنها یەک سەرچاوە نییە، بەڵکو لە زۆر ڕوویترەوە نەورۆز هەر تەواوکەری جەژنی زاگمووی سۆمەریە. لە نەورۆزی کووردا کاوە و زوحاک پاڵەوانە سەرەکیەکانی جەژنەکەن. لە ڕاستیدا لە سەردەمی سۆمەریشدا هەر هەمان چیرۆک بە تۆزێک جیاوازیەوە هەبوو. نینورتا و ئازاجیش دوو کارکتەری گرنگی جەژنی سەری ساڵ بوون. نینورتا خوداوەندی خەڵکی جوتیار بوو و نوێنەراتی ئەوانی کردو.
ئەم خوداوەندە لە ئەفسانەکەدا گورجێکی تایبەتی بەدەستەوە بوو و بە هەژدیاکوژ ناوی هاتووە، واتە لە بری کاوە و چەکوشەکەی نینورتا و گورجەکەی هەبووە. کاوە زوحاک لە ناو دەبات و نینورتاش هەژدیها ئاساک لە ناو دەبات. زوحاک پادشایە و ئاساکیش بە هەمان شێوە پادشایەکی هەژدیهایە. لە کاتێکدا کە لەگەڵ سەردەمدا ناوی نینورتا گۆڕاوە بۆ کاوە، بەڵام دوژمنەکەی ناوی ئاساک یاخود ئاساکوو بووە کە ئەویش وەک هەژدەهاک ئەژدیها بووە و نوێنەراتی چیاکانی کردو. ئەگەر سەیری ناوەکەی بکەین دەبینین شێوەکانی ئاساک ئاساکوو ناوی هاتووە کە دواتر لەگەڵ سەردەمدا کراوە بە زوحاک و ئەژدەهاک و لای یۆنانەکانیش دەبینرێت ناوەکەی هەر نزیک بووە و بووە بە ئەستیاک. جگەل لە چیرۆکی کاوە زوحاک، سۆمەریەکان لە سەری ساڵدا پادشایان داناوەتەوە. ئەم ڕێوڕەسمە سۆمەریە زۆر گرنگ بووە لە سەری ساڵدا و یەکێک لە بنەما گرنگەکانی جەژنەکە بووە. ئەوەی مای سەرنجە دانانی پادشا بەشێکی گرنگی جەژنی نەورۆزی کوردی جاران بووە کە بە میر نەورۆزی لە سەرچاوەکاندا ناوی هاتووە. چەندین سەرچاوە لە ناوچەی جیاوازی کوردەواریدا ئاماژەی پێکردو. بۆ نمونە زیاتر لە 100 ساڵ لەمەوبەر ڕێوڕەسمی میر نەورۆزی لە شاری سلێمانیدا وردەکارێکی تۆمار کراوە. لە بەیانی ڕۆژی دیاریکراودا خەڵکی شاری سلێمانی شارەکە جێدەهێڵن و لە شوێنی ئاهەنگێڕانەکە کۆ دەبنەوە. پاشا دەهێنرێتە سەر تەخت، دەسوپێوەندەکان و پاسەوانەکان دەستنیشان دەکرێت. پاشا لەسەر پشتیگایەک دادەنرێت و لەگەڵ دەست و پەیوەندەکانیدا بەناو ئاپۆڕەکەدا دەڕوات بەرەو ئەو شوێنەی کە ڕەشماڵەکە هەڵدراوە. لەوێ دیوان دادەمەزرێت و مەنجەڵی گەورە دەخرێتە سەر ئاگر. هەندێک کەس پێستی مەڕوو بزن بە خۆیاندا دەدەن وەکو لاساییکردنەوەی گیانداری ماڵی و بە درێژایی ڕێوڕەسمەکە بەو شێوەیە دەمێننەوە کە 3 ڕۆژی تەواو دەخایەنێت. خەڵک بە تەواوی گۆڕایاڵی سەرکردە یاخود پاشاکە دەبن. تەنانەت ئەو باجیش دەخاتە سەر خەڵک، جا ئەو کەسە لەوێ بێت یان لەوێ نەبێت. نانزاوی پاشای دەمێنێتەوە هەتاوەکو جەژنێکی تری هاوشێوە دەگەڕ. هەرچەندە ئەو ڕێوڕەسمە وەک ئەو تۆمارە لە سلێمانی ئاماژەی پێکراوە، بەڵام لە شارەکانی مهاباد، سەردەشت، بۆکان و چەند گوندێکی تر و شوێنە کوردیەکانی خوراسان وەک قوچان، بۆزنورد، دەرەگاز و شیروان دەرکەوتووە. دیارە لە ڕابردوودا ئەم ڕێوڕەسمە لە هەموو کوردستان کراوە، بەڵام وردە وردە بزر بووە و لە ناوچووە، بەڵام لە خوراساندا لە ناو کوردەکاندا هەرما بوو. یەکێک لە بنەما سەرەکیەکانی نەورۆزی کوردەواری ئاگرەکەی بووە. بۆ کورد نەورۆز بێ ئاگر نەورۆز نییە. لە ڕاستیدا ئاگر بەشێکی گرنگی جەژنی سەری ساڵی سۆمەری بووە و پاشا بە دەستی خۆی ئاگری سەری ساڵی کردوتەوە. ئاگرەکە سمبوڵی پاکردنەوە و دوورخستنەوەی ڕۆحە خراپەکان بوو. ئەمڕۆژ لە زۆر شوێنی کوردستان کە بازی بەسەردا دەدەن وەک پاژماوەی ئەو بیر و باوەڕە دێرینێ کە بە تێپەڕبوون بە ئاگرەکەدا خۆیان پاک دەکەنەوە. هەروەها لە ناو سۆمەریەکانشدا لە ڕۆژی 20 لەسەر 21ەوە ئاهەنگ دەستی پێکردووە و بۆ ماوەی 12 ڕۆژ هاوشێوەی نەورۆزی کوردی بەردەوام بووە. کەواتە ڕۆژی جەژنەکە و 12 ڕۆژ ئاهەنگێڕان و ئاگرەکە و کاوە و زوحاک نزیکی 5000 ساڵەمەوبەر بە شێوە دێرینەکەی تۆماری هەیە و ئەمە جەژنێکی گرنگی سەردەمی سۆمەریە. واتە هەموو ئەو ڕێوڕەسمەی لە ناواندا هەیە لە نەورۆزدا دەگەڕێتەوە بۆ سەردەمی سۆمەری و دەشێت هەزاران ساڵ پێش ئەوانیش بوو بێت. ئێستاکە کاتی ئەوە هاتووە بزانی ناوی جەژنەکە ناوێکی کوردیە یان فارسی. کورد ئەمڕۆ دوو ناو بۆ ئاماژەکردن بە نەورۆز بەکاردێنێت. یەکەمیان نەورۆزە و دووهەمیان سەرساڵ یاخود سەری ساڵ. بەڵام ئەگەر ناوی ئەم جەژنە کوردی بووایە دەبوو نەوڕۆژیان و ڕۆژ بووە نەک نەورۆز. لە ڕاستیدا لە ساڵی 1962دا توێژەری فەرەنسی تۆماس بووە کە پەرتووکێکی لەسەر کورد دەرکردووە، ئەو ناوەکەی بە نوڕۆژ لە ناو کووردا تۆمار کردووە. واتە جاران نوڕۆژی کوردی باو بوو و نەورۆز وەک گۆکردنی ناو خەڵک ناوێکی نوێیە لە ناو کووردا. بەڵام سەرچاوی زۆر دێرین تریشمانەیە کە نیشانی دەدات ناوی نوڕۆژ دەشێت تەمەری هەزاران ساڵ بێت. لە پەرتووکی سەفینەی تەورێس کە نزیکی 700 ساڵ لەمەوبەر لە نێوان ساڵی 1321 و 1323دا لەلایەن ئەبوو مەجید تەورێزیەوە نووسراوە، ناوی جەژنەکە بە شێوە کوردیەکەی نوڕۆژ تۆمارکراوە.
تەورە جاران شارێکی کوردی بۆ و لە سەرچاوەکاندا بە کوردستان و کوردیان نایادوو. جگە لە ناوەکەشی لە پەرتووکێکی تردا ئاماژە بە ڕێساکانی نەورۆزنامەی کوردی کراوە کە زیاتر لە 700 ساڵ لەمەوبەر لەلایەن عەلادین شای بوخاریەوە نووسراوە. واتە نەورۆز هێندە ڕەگی داکوتیوە لە فەرهەنگی کوردیدا، تەنانەت ڕێساکانی نەورۆزنامەی کوردی لە پرتووکی خەڵکی بێگانە بە کووردا ئاماژەی پێکراوە. واتە نەورۆز لە ڕووی ڕۆژمێری و ئەستێرەناسیشەوە هەر بە کووردەوە بەسراوەتەوە. بەڵام لە ناو کووردا جگە لە نەورۆز ناوی سەرساڵ یاخود سەری ساڵی شانبەشانی ناوی نەورۆز بەکار هاتووە و بگرە ئەحمەدی خانی یەکەم جار بە سەرساڵ ناوی دەهێنێت. ئەم جا نەورۆز و لای مەلای جەزیریش بە هەمان شێوە ناوی هەردووکیان هاتووە. پێدەچێت لە ڕابردوودا ناوی سەرساڵ زیاتر زاڵ بوو بێت لە ناو کووردا، بەڵام ناوەکە دەشێت خەڵکە دێرینەکانی وەک سۆمەری، هوری، لوڤی، هیتی و مات لە ماناکەی گەشت بن، لەبەرەوەی کە وشەی جەژن پەیوەستە بە ئێزن سۆمەریەوە. هەروەها وشەی کوردی نوێی سەر کە مانای سەر، سەرەتا، لەسەر، سەرەوە دەدات، وشەکە پەیوەندی هەیە لەگەڵ سوهوری سۆمەری بە مانای سەر درەخت تەپڵی سەر و سەری هوری بە مانای پاشا و شەری لوڤی بە مانای سەر لەسەر و وشەی هیتی شارەی سەرەوە سەر بەسەر لەسەر و وشەی سەری مادی بە مانای سەر. دوامینان وشەی ساڵی کوردی نوێ لە هوریدا بە شێوەی ساواڵا بە مانای ساڵ هاتبوو، کەواتە ناوەکە بە شێوەی ئەزن سەرسەواڵە بە مانای جەژنی سەری ساڵ لەو سەردەمەدا هاتووە. بەو جۆرە ناوی جەژنەکە زۆر دێرینە و کوردیبوونی ناوەکە و دێرینی ئەوە دووپات دەکاتەوە کە جەژنەکە هەموو لایەنەکانی تەنانە زمانەوانیشی پەیوەستە بە کوردەوە. ئەگەر جەژنەکە لە ناوماندا هێندە دێرین بێت و جەژنی کورد بێت، دەبێت شوێنەواری تری هەبێت. لە ڕاستیدا یەکێک لە ئەفسانە هەرە دێرینەکان و باوەکانی ناو کورد سەبارە دروستبوونی نەتەوەی کورد بەسراوەتەوە بە نەورۆز و کاوە و زوحاکەوە. بەپێی ئەو ئەفسانەیە لای دینەوەری بۆ دامرکاردنەوەی مارەکانی سەرشانی زوحاک دەبوو هەموو ڕۆژێک چەند لایەک بکوژرێن و مۆخەکەیان بدرێت بەو مارانە. بەڵام ئەرمایل هەموو ڕۆژێک هەندێکیانی لە مردن ڕزگار دەکرد و لە بری ئەوان مۆخی مەڕی دەدا بە مارەکە. ئەو کەسانەی کە ڕزگار دەکران چوونە چیاکان و نەتەوەی کوردیان دروست کرد. واتە ئەفسانەی دروستبوونی نەتەوەی کورد بەسراوەتەوە بە چیرۆکی نوڕۆژەوە. ئەمە لەلایەن مێژوونووزی کورد دینەوەری نزیکی 1200 ساڵ لەمەوبەر و دواتر 1100 ساڵ لەمەوبەر لەلایەن مەسعودیەوە دووبارە کراوەتەوە و چەندین مێژوونووسی تر دووبارەیان کردوتەوە. هەتاوەکو سەدەی 20می ژەناو کووردا دەماودەم ئەم چیرۆکیان گێڕاوەتەوە وەک ئەفسانەی بنەچەی کورد تۆماریە. ئەم خۆبەستنەوەی بەکاوە و ئەفسانەی کۆتایی هێنان بە زوحاک لە ناو فەرهەنگی کوردیدا ڕەگی داکوتاوە. نزیکی 600 ساڵ لەمەوبەر کەساتی یارسانی شاوێسقولی لە دایکبووی ساڵی 1407 لە نزیک مەریوان قسە لەسەر بنەچە ئەفسانەیەکەی کورد دەکات کە پەیوەستە بە زوحاک و نوڕۆژەوە و ئەو دەڵێت: ئەسڵەمەنجە کورد، ئەسڵەمەنجە کورد، بابۆم کورد دەنان، ئەسڵەمەنجە کورد، منە و شێرەنان چەنی دەستەی گورد، سلسلەی سپای زەحاک کردم هورد. واتە من بنەچەم کووردە و باپیرانم کووردە و لە ڕەکەزی کوردم، منە و شێرم کە لەگەڵ کۆمەڵێکدا سوپای ئەژدەهاکمان ورد و خاش کرد. هەموو بەڵگەکان ئەوە دەسەلمێنن کە هیچ نەتەوەیەک هێندەی کورد بوونی خۆی ئاەتەی نەورۆز نەبووە. دەبینێت چیرۆکەکانی 5000 ساڵ لەمەوبەر دواتر بوون بە کاوە و زوحاک و دانانی پاشای سۆمەری بووە بە دابوونەریتی میرنەورۆزی. ئەوە جگەلەوەی کە تەنانەت ئەفسانەی دروستبوونی نەتەوەی کورد و سەرهەڵدانی زمانەکەی گرێدراوی ڕووداوەکانی پەیوەستن بە نەورۆزەوە. بەڵام ئامانجی ئەم بەرنمەیە قوڵبوونەوەیە لە نەورۆز و تێگەیشتن لە زۆر لایەنیەتی و هەروەها یەکلاکردنەوەی قسە و قسەڵۆشی ناو خەڵکە. هەندێک زۆر بەڕاشکاوانە لە ناوماندا دەڵێن ئەم جەژنە جەژنی ئێمە نیە و حرامە و موسڵمانی کورد نابێ ئەم جەژنە بکات. جا با بزانین
ئەم جەژنە لە ئیسلامدا حرام کراوە. نوڕۆژ لە سەردەمی ئەمەوی و عەباسیشدا بەردەوام بووە و جەژنەکە گێڕاوە و ئەو جەژن گێڕانش لە شوێن بۆ شوێن جیاواز بووە. هەرچەندە کەسایەتی ئاینەکان بۆ چوونی جیاوازیان لەسەر نوڕۆژ هەبووە، بەڵام هەندێک سەرچاوە پێمان دەڵێت ئیسلام نەک نوڕۆژی قەدەغە نەکردو، بەڵکو لە هەندێک شوێن بڵاویشی کردوتەوە و لە سایی میرە موسڵمانەکاندا شان بەشانی جەژنە ئیسلامیەکان نوڕۆژ کراوە. بۆ نمونە مۆسیقاناسی جیهانی کورد زریاب کە لە ساڵی 1970دا لەدایک بوو و لە ساڵی 1950دا کۆچی دوایی کردووە، کوردستان و عێراق بەجێ دەهێڵێت و ڕوو دەکاتە ئەندەلوس. لەوێ کاتێک کە موچەی ساڵانەی لەلایەن میری ئەمەوی عەبدوڕەحمانی دووهەمەوە بۆ دەبڕنەوە، جگەل لە موچەی گشتی جەژنانەی لە جەژنەکانی ئیسلام و لە نوڕۆژ و میرەگانیشدا لە ئەندەلوس پێدراوە. ئەو بۆ دوو جەژنەکەی ئیسلام ساڵانە هەریەکان 1000 دیناری وەرگرتووە و بۆ نوڕۆژ و جەژنی مهریش لەوەیەکی 500 وەرگرتووە. واتە هیچ گومانێک لەوەدا نییە کە ئەمەویەکان و ئیسلام لەگەڵ خۆیاندا نوڕۆژیان بردووەدە ئەندەلوسی ئیسپانیا و شانبەشانی جەژنە ئیسلامیەکان لەوێ کردویانە و نوڕۆژانەشیان بەخشیوە. دەنا 1200 ساڵ لەمەوبەر ئەندەلوس چۆن ئاگاداری نوڕۆژ بێت و جەژنانەی تێدا بدات. لە ڕاستیدا لە سەردەمی عوسمانیشدا گەورەترین ئاهەنگیان لە نوڕۆژدا گێڕاوە. تەنانەت شیرینی تایبەت بە نوڕۆژیش بەخشراوەتەوە لە ناو دەوڵەتەکەدا. لە ناو عوسمانەکاندا لە نوڕۆژدا خەڵکی تازە هێنراوەتە سەرکار و هەندێکیش لە سەرکار لابراوە. زۆربەی دانانی پلانی جەنگ و بڕیاری پەیوەست بەوەوە لە نوڕۆژدا درەوە. تەنانەت لە سەردەمی عوسمانیدا مفتی یاخود شێخی ئیسلامی دەوڵەت شعری تایبەتی بۆ سوڵتان دەنووسی لە پەیوەست بە نوڕۆژدا و بە نەورۆزیە ناودەهێنرا. سەدان بابەتی تر لە نەورۆژدا لە ناو عوسمانیەکاندا دەکرا. جەژنەکە هێندە گرنگ بووە لای عوسمانیەکان کە شێخی ئیسلامی دەوڵەتی عوسمانی ئەبوو سوعود ئەفەندی کە لە سەردەمی سلێمانی 1 و 2دا ڕۆڵی گەورەی لە دەوڵەتەکەدا هەبووە، فتوایەکی ڕوون دەدات و دەڵێت نەورۆز سوڵتانیە، نەورۆز مەجووسی نییە، بە شێوەیەک کە گوڵبەهاری دایکی سوڵتان بایەزیدی دووهەم پەیامی نەورۆز پیرۆزکردنی بۆ کوڕەکەی خەلیفەی عوسمانی ناردووە. نەک ئەوە، بەڵکو چەندین بەڵگەنامەی خەلافەتی عوسمانی کە لە دیوانی خەلیفۆ دەرکراون، جەژنی نەورۆز بە موبارەک واتە خەلیفەی عوسمانی بە پیرۆز ناوی دێنێ. زۆربەی بریارە گرنگە سیاسیەکانی دەوڵەتی عوسمانی لە نوڕۆژدا بووە، نەک لە جەژنە ئیسلامیەکاندا. هەروەک لە بەڵگەنامە عوسمانیەکاندا پیرۆزی جەژنەکە ئاماژەی پێکراوە. وەک دەبینرێت جەژنەکە لە هەموو قۆناغەکانی ئیسلامدا بەردەوام بووە و تەنانەت لە بەڵگەنامەی دیوەخانی خەلیفەی عوسمانیدا بە نەورۆزی موبارەک واتە نەورۆزی پیرۆز ناوی هاتووە و ئیسلام جەژنەکەشی بە جیهاندا بڵاو کردوێتەوە. گرنگی ئەم جەژنە لە ناو زانا موسڵمانە کوردەکان و شاعیرە دێرینەکانیشماندا دەکەوێتە ڕوو. ئەم جەژنە لە ناو حوجەی کوردی و زانا موسڵمانەکانی کورددا بە جەژنێکی گرنگ سێکراوە و هیچ کێشێکی تێدا نەمینراوە بەرامبەر بە ئاین. مفتی و زانای گەورەی کورد مەلا عەبدولکەریمی مودەڕیس لە چاوپێککەوتنێکدا لەگەڵ ڕۆژنامەیەکی عێراقی سەردەمی سەدام ئەو بابەتێک لا دەکاتەوە و ئەو بەڕوونی دەڵێت کە نەورۆز جەژنی هاتنی بەهارە دوای زستانی سارد و هیچ کێشێکی لەگەڵ ئایندا نییە و هەروە ئاماژە بەوە دەکات کە لە سەردەمی ئیسلامدا ئەم جەژنە ئاسایی کراوە. مەلای گەورەی کۆیا لە ساڵی 1938دا ڕوونتر لەسەرەوە قسە دەکات و ئەو لاوتارێکدا دەڵێت ئەمڕۆ ڕۆژێکە پڕ نور، دنیا ماڵماڵە لە سرور، ژاڵە دەدرەوشێتەوە، لالە دەگەشێتەوە، دار و درەخت دەپشکون، بەر و سەمەر دەردەکەون، فەلەک وەک خێوەتی زبر جەدی هەڵداوە، زەمین کەوای ئەتڵەسی سەبزی گوڵگوڵی لەبەرکرا، ئافتابی عالەم درەخشانە، خورشیدی خاوەری بە ئەشیعەی زەهەبی زەڕ ئەفشانە، نێزیکە بڵێم ئەرز و سەما کەوتیتە ڕەقس و سەما، ئەمە چ باس و خواسە، چ ئەسەرە، چ خەبەرە. بەڵێ ئەمڕۆ ڕۆژی مرادە، نەورۆزی گەلە، حەقە، ڕۆژی زۆر مبارەکە، ئەوەڵی بەهارە، یەکی ئەتیدالی لەیل و نەهارە، جەژن جەژنی ئومەتە، جەژنی مەحەبەت و
ئولفەتە. وەک بینیمان مەلای گەورەی کۆیە جەژنەکە بە ڕۆژێکی مبارەک ناودەهێنێت کە پێش ئەو عوسمانیەکان ئەویان کردووە. ئەحمەدی خانیش جگە لەوەی زانایکی گەورە و شاعیر بووە، زانای ئاینیش بووە. چەند سەد ساڵێک پێش مەلای گەورە نەورۆز بە نەریتێکی مبارەک دادەنێت و بە قسەی ئەو عادەتی مبارەکە و دەڵێت: دەورە فەلەکی ژبەختێ فەیروس، دیسانکو نوما ژنوڤە نەوروس، منەبنی لوێ عادەتێ مبارەک، شیهیری و سوپاهیان بجارێک. هەروها مەولەوی مەزنیش دەفەرمێت: نیشانەی نەورۆس وادەی وەهارن، یا نەشئەی ئامای نامەی نیگارن. ئەم شعرانە تەنها چەند نمونەیەک بوون. دەنا حەریق، حەمدی، وەفایی، مەلای جەزیری و حاجی قادری کۆی و چەندین شاعری تر بەهۆی گرنگی جەژنەکە شعریان بۆ ئەم جەژنە هۆنیوەتەوە. بەڵام شاعیرێک لە ناوماندا شعرەکەی سنوورە دەستکردەکانی کوردستانی بڕیوە و ئەمڕۆ ئەو شعرە بووە بە سرودی جەژنی نەورۆزی کورد. نوڕۆژ پێش سۆمەریەکانیش لە چیاکانی کوردستاندا جەژنی نوێبوونەوەی سروشت و سەردەمی خۆشی و شادی و نەمانی سەرما و سەردەمی سروش بووە. بەڵام دواتر لەگەڵ دروستبوونی شارستانیەتدا ئەم جەژنە گرنگەی مرۆڤایەتی چەندین چیرۆک و ئەجەندای فەرهەنگی و سیاسی تێکەڵکراوە. سۆمەریەکان 5,000 ساڵ لەمەوبەر ململانەی خۆیان تێکەڵی نوڕۆژ کردووە و دوو خوداوەندی نونورتا و ئاساییان کردووە بە بەشێک لە جەژی نوڕۆژ. لەوێدا فەرهەنگی خۆیان بەسەر ئەوەی گوتیەکاندا زاڵ کردووە لە ڕێگای کوشتنی ئاساگ لەلایەن نینورتاوە بە گۆپاڵە تایبەتەکەی هاوشێوەی کوشتنی زوحاک بە چەکوشەکەی کاوە. پیرەمێردی مەزنیش هاوشێوەی سۆمەریەکان لە گرنگی و دێرینی نوڕۆژ گەیشتووە. ئەویش هات بەرگێکی سیاسی کوردی سەدەی 20ەمی کردەوە بەبەری ئەم جەژنەدا. ئەو چووە کردی مامەیارە جەژنی نوڕۆژی ژێرا. مامەیارە ئەو پاڵەوانە کوردە بوو کە ئەفسەری تۆپخانەی بابانەکان بوو تا پێیکرا بەرگری لە خاکی کوردستان کرد لە دژی داگیرکەری عوسمانی. پیرەمێر ویستی لە هەمان گردی ئەو پاڵەوانە کوردەدا نوڕۆژ بکاتەوە. لە هەمان کاتدا ڕۆحێکی کوردانەی سەدەی 20ەم کاتەوە بەبەری جەژنەکەدا و ئەو شعرە مەزنەی بۆ بڵێت کە ئەمڕۆ ناوماندا بووە بە سرودی نوڕۆژ و وای کردووە کە ببینە تاکەنەتەوە کە سرودی تایبەت بە جەژنەکەمان هەبێت. ئەو دیسانەوە کردینیەوە بە خاوەنی جەژنێکی کوردی ڕەسەن کە ئەمڕۆ بە سەدان ملیۆن کەس لە جیهاندا جەژنەکە دەجێڕن. بەڵام ئەوەی کە ئەمڕۆ خەریکە لە نوڕۆژدا دەماڵرێت ڕێوڕەسمی دانانی پاشایە کە بە میرنوڕۆژی یاخود مینۆرۆزی ناسرا و جاران لە هەموو کوردستاندا باوبووە. و ئەوەی کە نوڕۆژ بکرێتەوە بە جەژنەکەی جاران دەبێت جارێکی تر مینۆڕۆژی بکرێتەوە بەبەری نوڕۆژدا. ئەوەش بە ئامانجی گەڕانەوەی نوڕۆژ بۆ دۆخی خۆی و بەردەوامیدان و خۆبەستنەوە بە دابوونەریتی باو و باپیرانی دێرینەوە. ڕاستە ئەمڕۆ ئەم جەژنە نوڕۆژ لە هەموو جیهاندا دەکرێت و چەندین نەتەوە جەژنەکە دەکەن. بەڵام لە ڕاستیدا هیچ نەتەوەیەک بە پێی بەڵگەکان هێندەی کورد خاوەنی جەژنەکە نییە. دەبینرێت دابوونەریتی ئاگر و کاوە و زوحاک و میرنەورۆزی پاشماوەی سەردەمی سۆمەرین کە لە ناوماندا بەردەوامە بە شێوەیەک کە ناتوانین بەباشی لە نەورۆز بگەین هەتاوەکو لە کورد نەگەین و ناتوانین بەباشی لە کوردیش بگەین هەتاوەکو لە نەورۆز نەگەین. بۆ کورد هەر ڕێوڕەسمی جەژنەکە نییە کە گرنگە بووی، بەڵکو ئەفسانەی دروستبوونی نەتەوەکە و زمانەکەشی گرێدراوی نوڕۆژە. هەل لەبەرەوەیە کە زانا کوردەکانی ڕابردوو لە بەرهەمەکانیانە ئاماژیان بەم جەژنە گرنگە کردووە. زانای مەزنی کورد ئەحمەدی خانی و مەلای گەورەی کۆیە بە ڕۆژی مبارەک ناوی دەهێن.
لەبەرەوە لەم کاتەدا کە جەژنەکە دەجێڕیت و بە دەوری ئاگرەکەتا خەریکی هەڵپەرچیت دڵنیا بە کە باو باپیرانمان هەزاران ساڵ لەمەوبەر و لە پێش هەموو مرۆڤایەتیدا لەسەر ئەم خاکە جەژنەکەیان کردووە و دەستیان پێکردووە. لەبەرەوە سەری ساڵتان پیرۆز و نوڕۆشتان پڕ لە خۆشی و شادی بێ.